جا ڕۆژێکیان کوردستان لە باخچەی هاتەوە لە باخچەی هاتەوە کوردستان ئەو 10 کیلۆمتری جێڕایەوە کوردستانش لەوێن دەربوو ئەو لێ دەرێ مامە نون و باسم مەکە با مناڵەکان گاڵتەم پێ نەکەن ئێوە گاڵتە پێ دەکەن کە کەسێک هەڵی کردبی دوایە هەڵەکەی چاکاتەوە بێگومان نەخێت وەنیە کوردستان کاکە کوردستان هاتەوە جانتای لەسەر شانی بوو یەکسەر گەیشتەوە پێش دەرکەی جاتێ فرێدا یەکسەر گۆریەکەی لە پێ کردەوە قەمیسەکە و تەنوڕەکە و پانتۆڕەکەی هەموو لە بەرکردەوە فرێدا کە فرێدا داچکوتی ئەوە چییە کوردستان بۆنی پێ دێ بڕ پێ شو وەڵا کوردستانیش گوتی باشە چوو جوان جوان پێی جوان جوان شوشت پێی چی کرد؟ پێی شوشت ئێستا ئێوە پێراوی لە پێ دەکەن بۆنی نایە؟ دەبی بیشۆین؟ گیانە چی؟ ئەوەی کە باشت کرد بە باشی مەگەڕەوە ئەوزە کوردستان لەو ڕۆژەوە بڕیاریدا کەوە ئەگەر هاتوو لە باخچەی هاتەوە یان لە یاری منداڵان لە مەدینە لە ئابی یان لە شاری یاری یان لە هەر شوێنێک هاتەوە جلەکانی خۆی جوان جوان دادەکەنی ئەگەر پیس بوو دەیخاتە ناو غەساڵەی دەیخاتە ناو چێ؟ جل شۆر جل شۆر واتە ئەوەی کە جلەکانمان دەشوە و هەروە گۆریەکانیشی دادەنێتن لەوەی بۆنی خۆشببی وایە؟